پێتان وایە کەس لە مولحیدەکان ئەحمەقتر و جێلتر و بێعەقڵتر دەبێ؟ وەڵڵاهی نییە، سوێند بەخوا نییە. بەڵام سەیری لەوەدا شەیتان وا فێڵی لێ کردوون 100% هەڵی جێڕاونەوە، بە خۆیان دەڵێن چینی چی؟ ڕۆشنبیرەکان. ڕۆشنبیری کوێ؟ سەقافەت تو لە چیدایە؟ ئەی ئەوەی لە نوتفەیەک دروست کراوی بەرامبەر ئەو خالقە وەستاویتەوە، دەڵێ نییە خوا نییە. فەیدا هو خەصیم مبین، زۆر بەڕوونی بە ئاشکرا دێت. من بۆتانە سەلمێنم کە خوا نییە، بۆمان دەسەلمێنێ کە خوا نییە. بەچی دەیسەلمێنی؟ جارە وەرە خۆت حەلێکی خۆتمان بۆ بکە. تۆ لەکوێوە هاتیت؟ چۆن دروست بوویت؟ لە کام مەعمەل دروست بوویت؟ اینجا وەرە پێمان بڵێ خوا هەیە یان نییە. بە سوتفە من بە سوتفە دروست بووم. چۆن بە سوتفە؟ دەزان سوتفە یعنی چی براکانم؟ یعنی بۆ نمونە مناڵێک شتێک هەڵدەدات، با بڵین لە دووری 10 مەتر 20 مەتر مەثەلەن، چاڵێکی بچووک هەیە، مناڵێک هەر ئاوە شتێک فڕێدا قەدەری خوا دەچێتە ناو چاڵەوە. کەچی کەسانێکی لاعیب و یاریزان بە ساڵ تەدریب دەکەن، ڕاهێنان دەکەن بۆی دەستیان ڕاست بێ شتەکە بخەنە ناویەوە. ئێستا هی لاعیبەکە کە فعلەن ممارەسەی کردووە و تەدریبی کردووە، وا دەکات لە 10 جار 8 جار دەیخاتە ناویەوە. ئەوە سوتفەیە یا بە علم و بە ممارەسەیە؟ بە علمە. ئەی مناڵەکە چی بوو؟ ئەوە دەوترێت سوتفە، کە طبعا هەر قەدەرە. بۆچی دەوترێت سوتفە ڕێکەوت؟ یعنی وە نەبێت لە زیرەکیەوە بێ، ڕەمیان من غەیری ڕام. مناڵێکە بۆ نمونە دەمانچەیەک دراوەتە دەستی، ئاوای کرد ڕێک لە هەدەفەکەیدا، قەدەری خوا بوو. پێی بڵێ وەرە زەحمە نەبێ لێ بدەوە، لەوانەیە 50 مەتر دوور بێت لەمە دووە، شتیوە دووبارە نابێتەوە. کاکە مرۆڤ بە سوتفە دروست بوو. سوتفە دووبارە و دەبارە و هەزار بارە و ملیۆن ملیار بارە دەبێتەوە. چۆن شتی وا دەبێ؟ ئەو مرۆڤە هەموو جار دروست دەبێت لە ناو ڕەحمی دایکدا بەو ڕێک و پێچی بەو مەزبوطیە، هەموو جار سوتفەیە. ئەمەیان چۆ؟ ئەوەش سوتفەیە، ئەوەش سوتفەیە. ئەمە حاشە بێ عەقڵیە. سوتفەی چی؟ یا خۆی لە خۆیەوە دروست بوو. دە زۆر چاکە. کەواتە ئێمەش کاکی مولحید چاوەڕێکە دەی بەشک و مەعمەلێک لە خۆیەوە بۆ تۆ دروست بێ و BM و مارسیدست بۆ دەرکا، بەشک و خۆی لە خۆیەوە دروست بێ، یا خۆی دروستکە. کەواتە سیر لە چیدایە؟ من نطفە فەئیدا هو خەصیم مبین. تۆ لە دڵۆ پاوێ دروست بووی، بۆ قەدری خۆت نازانی، بۆ حەجمی خۆت نازانی، بۆچی ڕوبەڕووی خالقێک دەبیتەوە کە تۆی دروست کردووە؟ خەصیم مبین. ئەمەش صفەتێکی ناشیرینە کە خەصیم فەعیلە، یعنی زۆر مخاسەمە دەکا، زۆر مجادلە دەکا. جا مجادلە شەر نییە لە ئەسڵی وجودی خوا بێت. هەیە نا دەڵێ خوا هەیە، بەڵام دێ لەسەر هەندێ لە شریعەتی ئیسلام کە لەلایەن ئەو خالقەواتوە دێ لەسەرەوە مناقەشە دەکات. وەڵام من ڕەخنەم لەوە هەیە، بۆچی للذەکەری مثل حەظ الأنثەیین؟ یا لوکا تۆ چی تا ڕەخنەتە بێنت؟ تۆ چیت یعنی؟ بڵێ من تێی ناگەم، بڵێ من عەقڵم بچووکە جارێ ئیستیعابی ناکا، ئەوە بڵێ ئەوە، نەک من ڕەخنەم هەیە. زۆر گەورە. فەئیدا خەصیم مبین. ڕەخنە چی تێدامەوە؟ ڕەخنە لە چێ؟ دەزانی وەکو چی وایە؟ بۆ نمونە جوانترین، چاکترین، باشترین کەوە 100% نمونونەکەوان نییە، بەڵام بۆی تێ بگەین جوانترین سیارەیان هێناوە بۆ کەسێکی نەخوێندەواری نەفامی حاشا کەم عەقڵ. دەڵێن ڕێی چییە؟ وەڵام من ڕێیم ڕەخنەم هەیە. ئەوە چییە؟ ئەو شتە درێژە لێرە لە تەنیشت سایقامت چییە؟ نازانی جێڕیشە. ڕەخنەمە هەیە. ڕەخنە لە چییە؟ تو تێی ناگەی، نازانی چیشە، نازانی ئەوە چییە، ئەوە چییە، ئەوە چییە. ڕەخنەی هەیە ئێستا. ئەو مرۆڤەش وایە. وەڵام من ڕەخنەم لەو بڕگەیە هەیە. بۆچی دەبێت للذەکەری مثل حەظ الأنثەیین بێ؟ بۆچی دەبێت مەثنا وەثولاثە وەڕوباع بێت؟ بۆچی دەبێت؟ دەڵێن تۆ نەفامی، هیچ تێ ناگەی، جاری هیچ نازانی. زۆرت ماوە تا تێ بگەی، نەک خەلەل لە دینەکەی خوادا هەبێ.